ئەو کاتت باش بەخێربێ بۆ وانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی گەیشتینە لاپەڕە 7 لەو کتێبە با تەماشای پرسیارەکانی ماینەوە بکەین. ئەو پرسیارانەی کە ماینەوە ئێرانە بوو: پێداچوونەوە و ئامادەبوون بۆ تاقیکردنەوە. پێداچوونەوە و ئامادەبوون بۆ تاقیکردنەوە. یەکەم پرسیار دێتە پێش چاومان، ژمارە 16 یان 16. 325 کەم ژمارەیەکی نادیار لێرە دەکاتە یەکسانە بە 194. واتە ئەگەر 325 بینین ژمارەیەکی لێ دەرکەین هێشتا چ دەمینێتەوە؟ 194. هەتا ئەو ژمارە نادیارەی بەدەست بینین چ دەکەین؟ ئەو 305 کەم ئەو 194 دەکەین کە کەممان کرد ئەو ژمارەی ئێرە بەدەستمان دێ. 325 لە خانەیان دادەنین، 300 لە خانەی سەدانە، 20 لە خانەی دەیانە، 5 لە خانەی یەکانە. بە ئەوەی بستڕمەوە لێرە. پاشان مینوس یان کەم یان سالب یان ناقص کەمی چی دەکەین؟ ژمارەکەی دی 194. 325 کەم 194 هەمیشە لە دەستی ڕاست لە خانەی یەکان دەست پێ دەکەین. دەچینە لای ژمارەکەی لەسەرەوەیە، دەڵێن 5 کەم 4 واتە 5 چاری لێ بڕوا چەند دەمینێتەوە؟ 5 چاری لێ بڕوا 1 لێرە دادەنین. 5 چاری لێ بڕوا 1. دەینە لای خانەی دەیان، دەڵێن 2 کەم 9 نابی، چونکە 2 گچکەیان بچووکە 9ش گەورەیە. دەچین لەو خانەیە کە پاشی خانەی دەیان دێ سەدانە کە جیران و دراوسەی ئەو دووەیە، لەوێن دەرێ دەینین ژمارەک بە قەرز وەردەگرین، قەرز. هەمیشە ئەو ژمارانێک کە قەرزیان دەکەین هەمیشە دەیە، چونکە هەر خانەی بەدە لە خانەکەی دیکە گەورەترە. لێرانە کە دەی قەرز دەکەین لۆ ئەو دووەی، دەڵێن 2 کۆدا هەمیشە دەبیتە 12. واتە هەموو وەختێک ئەو ڕەنووسەی هەتبوو چەندە؟ یەکەکی لە تەنجدانێ و تەواوی دی. لە قەرزکردن ئاوایە. 5 بوو دەبتە 15، 4 بوو دەبتە 14، 9 بوو دەبتە 19، هەر ئاوای لێدێ لە قەرزکردنی هەموو خانەکان. کەوا بوو ئەو دووە چی لێدێ؟ حیسابی چی لۆ دەکەی؟ 12، وەک بڵێ 12ەیە. ئەو وەختە دەڵێ 12 نۆی کەم 9 نۆی لێ بڕوا، 12 نۆی لێ بڕوا، 12 کە لێرە دانم دەزانی ئەوە 12 دێ. 12 کەم 9 چی لێ دێ؟ 12 کەم 9 3. ئەو ڕەنووسە سێ کە یەکێک لەو ڕەنووسەی ڕۆیشت، یەک ڕەنووس ڕۆیشت کە یەک ڕۆیشت، بەڵام بەخۆی لۆ ئەو دوای بوو بە 10، بەڵام هەمیشە یەکی لێکەم دەکەینەوە. ئەگەر 3 بوو دەبیتە 2، ئەگەر 2 بوو دەبیتە 1، ئەگەر 9 بوو دەبیتە 8، ئاوا یەکی کەم دەبیتەوە. کەواتە ئەو 3 دەبیتە چەند؟ دەیکەینە چەند؟ لای دەبین یەکی لێکەم بووە بە 2، چونکە یەکێکمان بە قەرز، یەک بە قەرز هاتە ئێرە، بەڵام ئەو یەکەی وەچی بە قەرز چوو بووە 10 بۆ ئەوەی. کەوا بوو 2 ماوە، دەڵێن 2 کەم 1 دەکاتە 1. ئەو ژمارەی کە نادیار بوو 131. 131 لە چێن دەردەنووسی 131ەکەی؟ لێرە دەنووسی 131. 131. ئەوە ئێستا دەینە لای ژمارە 17. پرسیاری ژمارە 17 ئەوەیە. پرسیاری ژمارە 17 ژمارەک لێرەیە کە کەم 75 لێ دەردەکەی 896 دەمینێتەوە. ژمارەک لێرەیە
کەم 75 ئەوجا 896 دەمێنێتەوە. ئەو ژمارەیە چییە؟ ئەگەر بتەوێ بزانی ئەو ژمارەیە چییە دەینی ئەو ژمارەیە کۆی ئەو ژمارەی دەکەی، کۆیان دەکەیەوە هەردووچیان. ئەو ژمارەیە کۆ دەکەیەوە لەگەڵ ئەو ژمارەی ئێرانە دەدۆزیەوە. بزانین کو ئەنجامەکە 896 بوو لە خانەیاندا دەنێین. ئەمن زۆرم پێ باشە هەمیشە ڕەنووس و ژمارەکانت لە خانەی دانەی زۆر ئاسانە. 896 کۆی دەکەینەوە لەگەڵ 75. ئەوەش زۆر گرنگە بزانی خانەی یەکان لە خانەی یەکان، خانەی دەیان لە خانەی دەیان نەدەبووە ئەو هەفتە بینی لێرە بنووسی و 5 لێرە زۆر دەبوو هەموو شتەکان بە هەڵە دەردەچوون. هەمیشە ئاگات لەو شتەی بی. ئێستا دەین کۆ دەکەینەوە چ دەڵێن هەمیشەش دەچینە لای دەستەڕاست خانەیەکەکان کۆ دەکەینەوە چ دەڵێن 6 کۆ 5 دەکات چەند؟ 6 کۆ 5 دەکا 11 لەبەرەوە 11 لە چ پێکاتە لە 1 لەگەڵ 10 تەنیا یەکەکەی دەنووسین دەیەکەی دەچین داوێنە لای خانەی دەیان دەبیتە 1 لە خانەی دەیان دە لێرە دەبیتە 1 لەوێ کەوا بوو کە ئەو 11 هەبوو تەنیا 1 لێرە دەنووسی ئەوی دیکە یەکەکەی دیکە دەبێ لای خانەی دەیان ئە لێرەی دادەنەی ئەو یەکەکەی کەمایتت. با بزانین ئەوەی دەتوانم لێرە دانێم و بە زەردی بینوسم یەکەکە بووە چووە خانەی خانەی دەیان. ئێستا گوتمان 6 کۆ 5 دەکا 11 بەڵام هەر یەکی دەنووسین یەکەکەی دی لێرە دادەنێین چونکە نابی دوو ڕەنووسی لە یەک خانەی بنووسین. پاشان چ دەڵێن 1 کۆ 9 دەکات 10 کۆ 7 دەکا 17 ئەو 17ەیە ئەویش نابی هەردووچی بنووسین دوو ڕەنووسە تەنیا هەفتەکەی دەنووسین ئەوها هەفتەکەی دەنووسین یەکە کەشکە لە حەفتەکەی هەیە یەکەکەی دەبین لە چێ دادنین ئالێرەی دادنین لە خانەی سەدان با ئەو هەفتەش زەردکەم ئەوە ئەو یەکەی کەمایتەوە دەچین لە چێی دادەنین دەچین ئالێرانەی دادەنین دیسان کۆپی لێرەی دانێ ئەوجە بە کەسکیان بە سەوز بینوسم. ئێستا چمان کرد گوتمان لێرانەگە بگەڕێنەوە گوتمان 6 کۆ 5 دەکاتە 11 یەکمان نووسی یەکە چیش لێرەندانا پاشان ئەو یەکە لەگەر ئەو نۆی بووەدا کۆمان کردو لەگەڵ ئەو هەفتەی بووە 17 بەڵام 17 تەنیا هەفتەکەمان نووسی یەکەکەمان هینا لێرەندانا پاشان دەڵێن 1 کۆ 8 دەکاتە چ دەکاتە 9 ئەو نۆی دەینین ئالێرەی دادەنین کەوا بوو ئەو ژمارەیە کە لەوێ نادیار بوو 971 ئەوە چکە لە خانەی سەدانە 970 چکە لە خانەی دەیانە یەک چونکە لە خانە یەکانە کەوا بوو ژمارەکە 971 ژمارەکە 971 لێرانە دەبا بنووسی دەبی بنووسی چ بنووسی دەبی بنووسی 971 کە 971 هینا کەم 75 دەکاتە 896 ئێستا ئەوە بوو بزانم دەتوانم ئەو پرسیارەشی تەڵکەمیان بەجێ بێڵین بۆ وانەکانی داهاتوو یان هەر بە خێرایشی تەڵێکی پرسیاری 18 دەڵێ 615 نزیکی بکەوە بۆ نزیکترین سەد 615 کە دەڵێ نزیکترین سەد ئایا مەبەستی 100 و 200 و 300 و 400 و 500 و 600 700 800 900 مەبەستی ئەو سەدانەیە ئایا ئەو 615 لە چ نزیکە بێگومان دەکەویتە بینی 600 و 700 بەڵام لە چ نزیکە لە 600 زیاتر نزیکە ئەگەر ئەو هێڵەکەی ڕاکێشین ئیخانەکان ئەگەر 600ەکە لێرە بی
650 لێرە بی 700 لێرە بی لە چ نزیکە ئەو 615 لێرە نزیکە لە 600ەکەیکەوا بوو دەیکەینە 600 نزیکمان کردەوە بۆ 600 وەڵامەکە چیە 600 دەنووسی 600 وەڵامەکە دەبیتە 600 ئەوە ئەویشمانشی تەڵ کردەوە ئەم لێرانە ڕادەوەستم و ئەو پرسیارانە کە ماینە بۆ جارێکی دیکە هەڵدەگرین.